بەنای خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی ڕایەڵە لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. هەڵبەت هاوکارمان کاڵە ڕێناز کەمێک تەندروستی ناساغ بوو. ئەمڕۆ من ئەم بەرنمەیەتان پێشکەش دەکەم. تەوەری ئەمڕۆمان قسەکردن دەبێت لەسەر گرانی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان داوە دابەشنەکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیان. دەزانین کە عێراق بەگشتی وەرێمی کوردستان لە تەواوی جیهاندا بەوە ناوبانگی هەیە کە سەرۆت و سامانێکی زۆر لە سامانە سروشتەکانی هەیە لە نەوت و جۆرەکانی و هەروەها ئەمەش بۆ تەمایەوەی کە دارایی وڵات ئابووری وڵات بە ڕێژەیەکی بەرچاو زیاد ببێت. بەڵام زیادبوونی ئابووری وڵات و ئەو پارێکە لە فرۆشتی نەوت تا دەست حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی ئەم وڵاتە دەست دەکرێت وەکو پێویست بۆ هاوڵاتیان خرج ناکرێت. لایەکی دیکەوە سوتەمەنیش کە بڕێکی ئێجگار زۆر لەم وڵاتی ئێمەدا هەیە دابەش ناکرێت بەسەر هاوڵاتیاندا یاخود بە نرخێکی ئێجگار گران بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت و لە بازاریشدا کەسێکە بێ بە نرخێکی گرانتر سوتەمەنی دەکرێت. لە ئێستادا کە وردە وردە خەڵکی پێویستیان بە کڕینی نەوت هەیە، بەرمیلێک نەوت گەشتوتە نزیک بە 165,000 کە ئەمەش نرخێکی گرانە لەبەرەوەی کە لە کاتێکدا موچە دوا دەکەوێت هاوڵاتیان دۆخی ئابووریان وەکو پێویست باش نییە. ئەمەش بۆتە هۆی بارگرانێکی دیکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دوای تەواوبوونی پرۆسەی هەڵبژان لە هەرێمی کوردستاندا یەکێک لەو بابەتانە یەکێک لەو ڤیدیۆانەی کە لە سۆشیال میدیادا بڵاو بوویەوە وەستانی سەرەیەکی زۆری ئۆتۆمبیل بوو بۆ ئەو بنزینەی کە بە نرخێکی هەرزانتر دەدرێتە شۆفێران، ینی بەشێکی زۆر لە چاودێران و هاوڵاتیان گلەی و گازندەی ئەویان دەکردکە بەداخەوە ئەو بەڵێنانەی کە کاربەدەستان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کەسانێک کە لە دەسەڵاتدان بەڵێنیان دابوو بە هەرێمی کوردستان بە هاوڵاتیان هەرێمی کوردستان کە دۆخی دارایی دۆخی ئابووری دابشکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیان باشتر بکەن، بەڵام دۆخەکە بەرەو خراپتر ڕۆشتەوە. ڕۆژانی داهات و تریش دەیبینین کە بە شێوازێکی بەرچاو نرخی سوتەمەنی زیاتر گرنگ دەبێت. من میوانێکم دەبێت لەسەر ئەم بابەتە بەڕێز کاک کەریم عەلی شارەزا لە بواری سوتەمەنی بە شێوازێکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. کاک کەریم سڵاوی خوات لەبێت ئەگەر میوانەکەم ئامادە بێ. سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی. سلااو لە بەڕێستان و سلااو لە تەواوی بینەرانی کەناڵی پەیام و سوپاس بۆ بەڕێستان کە ئەم دەرفەتان بەخشی بۆەوەی کە بتوانین تیشکێک بخینە سەرەوە کەم و کورتیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە مەبەستیەوەی دەسەڵاتداران دوای 33 ساڵ نزیکەی 33 ساڵ لە حکومداری شەرمێک بکەن و ئەم بابەتانە چارەسەرکەن. بێگومان کاک کەریم لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و پارێزگای جۆک لە پارێزگای هەولێر پاڵاوگەی کەڵک لەگەڵ پاڵاوگەی لاناز هەیە، لە سلێمانیژەوە پاڵاوگەی بازیان، لە دۆکیش پاڵاوگەی تاوکێ. جگە لەم پاڵاوگەی دۆک ئەوان دیکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێت. بۆچی ئەو پاڵاوگانە و نەتۆ دەردێنن بۆ هاوڵاتیانی خۆمانیە، هاوڵاتیانی خۆمان سوودی لێ ببینن بە نرخێکی زۆر گرانتر سوتەمەنی نەوت نەکردن لە بازاڕەکاندا؟ لە هەرێمی کوردستان ئەو پاڵاوگانەی کە هەم ئەوانەی کە ڕسمین ئەوانەیشی کە ناڕسمین و ژمارەکەشیان ئەوانەی کە ناڕسمین سەروی 180 پاڵاوگەیەوە ڕسمیەکانش نزیکەی 5 پاڵاوگەیەکن. ئەم پاڵاوگانە هیچیان پاڵاوگەی حکومی نین، یعنی پاڵاوگەی کەرتی تایبەتن و پاڵاوگەی کۆمپانیا و شخصن و پاڵاوگەی و شخصانێشن کە لە نزیکن لە هەرەمی دەسەڵات و لە هەردوو بنەماڵەی دەسەڵاتدار و ئەم کۆمپانیایانە بۆ کەرتی تایبەت ئیشەکەن و بۆ حکوومەتی عێراقیش ئەو نەوتەیەی پاڵێون گرێبەستیان هەیە بە پێی گرێبەستەکەیان حەق و پشکی خۆیان وەرەگرن واتە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ بڕەنەوتێکیان پێ نادرێت تاکو بیپاڵێون. ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە ماوەی ڕابردووە، چونکە ئێمە هەرێمێکی خاوەن نەوتین، خاوەن سەرچاوەکانی وزەین، ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو نەوتەی بە بڕیارێک بدایە بەو پاڵاوگایانە یاخود حکوومەت خۆی پاڵاوگەی حکومی خۆی دروست بکردایە بۆ ئەوەی چاوەڕوانی دەستی کەرتی تایبەتیشی نەکردایە. بەڵام ئەم هەنگاوانەی هیچ نەنا و ئێستا لە ساڵی 2014 بەدواوە بازاڕی کەرتی سوتەمەنی لە دەستی بازرگان و کۆمپانیا و کەسانی خاوەن سەرمایە لە بواری سوتەمەنی و لە بواری بازرگانی سوتەمەنیە.
بەڵێ کاکەریم دەزانین کە لە هەڵمەتی هەڵبژاردندا کابەدەستانی حکوومەت ئەوانەی کە لە دەسەڵاتدان حزبەکانی دەسەڵات بەڵێنی ئێجگار گەوریان دەدا بە هاوڵاتی ینی تۆ ینی ئەمێ ڕاوسەرنجی جەنابتان وەربگرم لەسەر ئەوەی کە بۆچی هاوڵاتیان ینی بەو بەڵێنانە هەڵدەخەڵەتێن بۆچی هوشیارێکی وایانێ بە شاز لە شازەکان ینی سزای ئەم حیزبانی دەسەڵاتدا ینی نازانم ئەگەر بینی بێت لە چەند ڕۆژی ڕابردوو هەر دوو ڕۆژ وە بزانم پێش کۆتایی هەڵبژاردن بوو لە هەولێر نزیک بە هەزاران ئۆتۆمبیل وەسا بوو بۆ وەرگرتنی ئەو بنزینەی کە 100 دینارێک لە نرخی ئەوەی بازرگانی هەرزانترە بۆچی ینی بە شاز لە شازەکان ینی هوشیارێکی وامانە کە ئەمانە قبول نەکەنی دی بەداخەوە ئەم گرفتانەی کە لە بواری سوتەمەنی و لە بواری کارەبا و لە بواری ئاو لە بواری نیشتەجێبوونا کە ئێستا ئێمە باسیەکەین ئەمە ڕیشەدارن گرفتەکە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 بەدواوە لەسەر هاتنە سەر کاری یەکەم کابینی حکوومەت یاریمی کوردستان کە لەلایەن ئەم حزبانەوە پێکێنراوە ئەم گرفتانە هەمووی سەری هەڵداوە تاکوی ئێستا بێ چارەسەر ماونەتەوە بە مەبەستی چارەسەر ناکرێن لەلایەن ئەم حزبانەی کە ئێستایش خۆیان بەوە ئەزانن کە فریانڕەسی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بەداخەوە من لێرە بەشێک لەوەی کە ئەم گرفتانە بەردەوامی و ئیدامەیان هەیە بەشێک لە چۆن بڵێ لە خەتاکە ئەخەمە سەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە بینین هەڵبژاردنەکانە بەشێک لە هاوڵاتیان زۆر یعنی بێباکانە پشتگیری لەم دەسەڵاتدارانە ئەکەن کە 32 ساڵە گرفت بۆ هاوڵاتی گرفت لەسەر گرفت و هاوڵاتیان دروستەکەن بەداخەوە ئەبواە شەرم بواە هەر کەسێک لە ماڵەکەی خۆیشیا باسی ئەم دەسەڵاتدارانی بکردایە نەک ئەوەی کە ئەیبینین ڕسمیان لەگەڵ ئاگرێن نەک ئەوەی ئەیبینین کە لە کۆڕ و کۆبنەوە جەماوەریەکانیانە ئامادە ئەبن و تافیان بۆ کێشن بەداخەوە ئەمانە ئێمە والیەکە کە یعنی چۆن بڵێ بێئومێد بین لەو بابەتەی کە هاوڵاتی هۆشیارێکی ئەوتۆی لاپەیا بێ بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە هاوڵاتیانیان توانی لەم هەڵبژاردنا بەڕاستی بە نەخێریان بۆم حزبانەوە بکەن کە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بگەڕێتەوە بۆ هاوڵاتی خۆی بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان ڕاستە ئێستا گومانێکی زۆر لەسەر ئەنجامی هەڵبژاردن هەیە و ئەنجامی هەڵبژاردن کە بەدەستکاری کراوە تا ئێستا ئەنجامەکان تەواو بە فەرمیش ڕان نەگەێنراوە بەڵام ئێمەمان بینی قەرەباڵخی ئەکرا لە کۆبوونەکانیانە ئێمەمان بینی خەڵ لە کۆبوونەکانیانە بەشدارە بوو ئێمەمان بینی خاڵک ئاڵایان یەکردە سەر ئۆتۆمبیلەکانیان ناو ڕسمی کاندید و شخصی یەکەمی دەسەڵاتدارانی لەسەر پرۆفایلی مۆبایلەکانیان دانا لە کاتێکە ئەم دەسەڵاتدارانە دەستیان لە بردننی سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەیە دەستیان لە بردننی نەوتی ئەم وڵاتە هەیە بۆ زانیاری هەموو لایەک من لە ساڵی پار کە دۆسەی بە قاچاقبردننی نەوتمان ئاشکرا کرد ئەو سکاڵانە بەشێک سکاڵامان لەسەر تۆمار کرا لەم ماوە چوومۆ دادگا بەشی یاسایی جیهەتێک سەر بە وەزارەتی دارایی ئەڵێ وڵا ڕۆژانە نزیک 400 تەنکەر نەوت لە مەرزی پەروێزخانەوە ئەڕۆ باشە ئەم 400 تەنکەرە چییە بۆ کوێ ئەڕۆ داهاتەکەی کووە ئەی لەلایەن کێوە ئەبرێ باشە ئەی بۆ خەڵ ناتوانێت ڕێی لێ بگرێ ئەی بۆ خەڵ ناتوانێت بپرسی ئەم داهاتە لەکوێیە بەداخەوە ئەمانە هەموو لە سایی ئەم دەسەڵاتایە کە بینیمان بەشێک لە هاوڵاتیان پشتگیریانیان کرد و لە ئەنجامی پشتگیریکردنی ئەو خەڵکەیش ئەم نەهامەتیانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە بەرمیلێک نەوت بە سەروی 160,000 کڕێ و لترێکی بنزین بە نزیکە 1000 نارە کڕێ و گازوایل بە نزیک 600 دینار و پارەی مۆلیدە و پارەی کارەبا و پارەی چی ئۆباڵی بەشێکی لە ئەستۆی ئەو کەسانەیە کە پشتگیری ئەم دەسەڵاتدارانیانە کرد ئۆباڵی بەشێکی لە ئەستۆی ئەو کەسانەیە کە ماڵۆماڵیان بۆ ئەم دەسەڵاتدارانە کرد کە پشتگیری کاندیدەکانیانیانە کرد بەداخەوە مەبینیمان بە ناوی عەشرەت و بە ناوی کەسایەتی کۆمەڵایەتی و بە ناوی ئەوانەوە زۆر بێشەرمانە ئەڕۆیشتن پشتگیریان لە دەسەڵاتدارێکە کرد کە نەوتە دزێ کە عەرسە دزێ کە داهاتی مەرزە دزێ کە هاوڵاتیانی خۆی عقوبە ئەدابەوەی کە ناتوانێ ئێمە لە هەموو وڵاتانایی بینین دەسەڵاتدارێک کە سەرکەوتنیش بەدەستبێنێ هەدەیەک بۆ وڵاتیانەکانی خۆیەکە ئەم دەسەڵاتدارانە ناتوانن لە دوای پرۆسەی هەڵبژاردنش ناتوانین یەک جلیکانێک نەوت بەبێ بەرامبەر بدەن با وڵاتیان نایەڵن حکوومەتی عێراقیش جۆرەکانی سوتەمەنی بە نرخی پاڵپشتی کراوە بنێرێ بۆ حکوومەتی هەرێمی بۆ دانیشتوانی کاکەریمەوە بۆ چیە گەڕێتەوە بە پێی مادەی 111 دەستوری عێراقی بەڵێ
حکوومەتی عێراقی بۆچی ینی هەماهنگگی نییە بۆ دابشکردنی نەوت و غاز مڵکی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقە. بەڵێ بۆ دابشکردنی نەوت بۆ بەنزین بە نرخێکی هێرزان ئەم هەماهنگگیە بۆچی دروست نەبوو تاوەکو ئێستا ئەو نرخەی کە لە پارێزگاکانی خواروی عێراقیە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بوونی هەبێت کە بەنزینە نەوتە بە ینی بۆچی ئەمە هۆکار چییە بۆ کەم تەرخەمی هەیە لەلایەن ئەو وەفدانی کە دەچنە بەغدا و یانەوە تا بۆ پۆست و بابەتی دیکە قسە و باسەکەنیان لەسەر بابەتە قسەیان نەکردو بەڕای جەنابتان. بە پێی مادەی 111 لە دەستوری هەمیشەیی عێراق دەستورەی کە لە ساڵی 2005 هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەنگیان پێدا نەوت و غاز لە تەواوی عێراقا مڵکی تەواوی هاوڵاتیانی تەواوی پارێزگاکان و هەرێمە لە عێراقا واتە بێجیاوازی ئەبێت تەواوی هاوڵاتیان سوود لە سەرۆت و سامانی نەوت و غاز وەربگرن. بەڵام ئەوە سەرچاوەی داهاتی دەسەڵاتدارانە کە ناهێڵێ ڕێگە نادا داوای ئەم مافەی هاوڵاتیان هەرێمی کوردستان بکرێ. داوای ناکری هاوڵاتیەک لە گەرمیان یاخود لە ڕاپەڕین یاخود لە سنووری هەولێر یاخود لە سنووری زاخۆ جیاواز بێت لە هاوڵاتیەکی سنووری مووسڵ و کەرکووک و دیالە و ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق. ئەبێت تەواوی ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ هەر هاوڵاتیەک فراهەمەکرێ بە هەر نرخێک بێت لە عێراقا لە هەرێمی کوردستانشە بەو نرخە بێ. بەڵام دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی ئەم خاڵە لە قازانجی خۆیان و کۆمپانیەکانیانیان نییە بۆیە بە هیچ شێوەیەک دەستی بۆ نابن. نزیکەی 6 ئەندا پەرلەمانی نوێنەری کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقایە بۆ باسی ئەم مافەی هاوڵاتیان ناکەن. بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە وەفدێک داوای جۆرەکانی سوتەمەنی و نەوت و غاز و گاز و ئەو سەرچاوانە ناکە بە وڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئەگەر بێت و بەو نرخانە تەواوی سەرچاوەکانی سوتەمەنی وەکو نەوت وەکو نەوتی سپی وەکو گازوایل وەکو بەنزین وەکو غاز بێتە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە داهاتی کۆمپانیەکانیان لە قازانجی کۆمپانیەکانیان لەدەست ئەدەن. بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتگوێ ئەخەن لە پێناو قازانجی شەخسی و مادی خۆیان و کۆمپانیەکانیانە واتە لە پێناو قازانجی کۆمپانیا و خاوەن کۆمپانیەکانی بواری سوتەمەنی و خاوەن پاڵاوگەکانە داوای ئەم مافەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکەن و ئەم مافەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان شەڕی لەسەر ناکرێت. بەڵێ کاکەریم نازانم ئەگەر لە ڕابردووە بەڕێستان بەدواچوونتان بۆ کردبێت ئەو پاڵاوگانەی کە هەن لە سلێمانی لە هەولێر دەوترێت نەوتە باش و سوتەمەنیە کوالەتیە باشەکە هەناردەی دەرەوە دەکرێتەوەی کە خراپەوە دەیفرۆشنەوە بە بازرگانان و لە ناوخۆی خۆماندا سرف دەکرێتەوە مە تا چەند ڕاستە ئەگەر ئێوە بەدواچوونتان بۆ ئەم بابەتە کردبێ. بە پێ و گرێبەستانەی کە هەیە نابێ پستۆمەنی کوالەتی تەواو بدرێ ئەو ئەی پاڵێون بیدەنەوە بە حکوومەتی عێراقی گەر بێت ئەو سوتەمەنی ئەو جۆرانەی کە ئەیگەڕێنەوە بۆ حکوومەتی عێراقی کوالەتیەکەی باش نەبێ حکوومەتی عێراقی لیان وەرناگرێ. بەڵام ئەو جۆرەی کە درێ بە وڵاتیانی هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی زۆری سەرچاوەکە ینی جۆرا و جۆری سەرچاوەکانی دابینکردنی سوتەمەنی و هەروەها بەهۆی کەمدەستی یاخود نەبوونی ئامێر و نەبوونی کارمەندی پێویست و نەبوونی توانای مرۆیی و مادی بەڕێوەبەرایەتەکانی نەوت و کانزاکان ناتوانن رێوەکو پێویست پشکنین بۆ ئەو جۆرانەی سوتەمەنی بکرێ. ئەوەی کە ئێمە لە ڕابردووشا بەدەدا چونمانە کە جۆرەکانی گازوایل پشکنینی بۆ ناکرێ نەوت بە هەمان شێوە کەم تەرخەمی و پشتگوێ ئەخرێ پشکنینەکەی و هەروەها بەنزینیش چەند جۆرێک بەنزین هەیە بۆیە ئەوش نەتوانراوە بە تەواوەتی کۆنتترۆل بکرێ و پشکنینی تەواوی بۆ بکرێت چونکە هەم پاڵاوگەی ناڕەسمیمان هەیە کە ئەو جۆرانەی بەنزینە خاتە بازار ئەو جۆرانەی سوتەمەنیە خاتە بازارڕەوە هەم وێزگەی سوتەمەنی ناڕەسمیمان هەیە کە ئیفرۆشێ و هەم ساحەکانی خەزانەکان و ساحەکانی پشکنینیش بەو شێوازستاندارانی کە بتوانرێ جۆرەکانی سوتەمەنی بە شێوازێک تیا چارەسەر بکرێت کە کوالێتیان لە دەست نەدەن. بەداخەوە نەتوانراوە جۆرەکانی سوتەمەنی هەم لە ڕووی نرخ هەم لە ڕووی کوالێتی و هەم لە ڕووی بڕەکەیەوە لە هەرێمی کوردستانە کۆنتترۆل بکرێت و هەتاکو ئەم دەسەڵاتدارانەیش بەم شێوازە دەسەڵات و ئیدارە بەڕێوە بوون بە دڵنیایەوە ئەم گرفتانەیش بەردەوامە بێ
و بەشێکی ئۆباڵی ئەم بابەتانش لە ئەستۆی ئەو کەسانەیە کە پشتگیر و پشتیوانی دەسەڵاتداران بوو. بەڵێ کاکەریم سەبارەت بە دابەشتنی سوتەمەنی گازوایلیش بۆ خاوەن مۆلیدەکان پێم وابێ هەر ئەمەشە بۆتە هۆکاری گرانبوونی نرخی ئەمپێرەکانی کارەبا بە تایبەتی تر کە دەچینە وەرزی زستان یاخود لە گەرمای هاویژە بە هەمان شێوە ئەمان بۆچی ینی گازیان پێ نادرێت یاخود بە نرخێکی گرانتر گازەکە دەکڕن. خاوەن مۆلیدەکانیش بە هەمان شێوەی هاوڵاتیان ئەو جۆرانەی کە گازوایل کە ئەیکڕن لە بازاڕە بە نرخی بازرگانی و لە بازاڕی ڕەشایکردنەوانیش ئەوە نییە حکوومەت هیچ پشتگیری و پشتیوانیەکێ بێەوەم بابەتە بۆ یاوانیش بە پێ و تێچوەی کە چێتە سەر گازەکە ئەوانیش نرخی ئەمپێرەکانی کارەبا زیادە نرخی ئەمپێرەکانی کارەبا بە وڵاتیان زیاد دەکەن و حکوومەت واتە هیچ پشتگیری و پشتیوانێکی نییە بۆ خاوەن مۆلیدەکانی ژۆک و چۆن پشتگیری و پشتیوان نییە بۆ دابەزاندن و کۆنتترۆلکردنی نرخی سوتەمەنی لە بازاڕە بۆیە ئەمەش بابەتێکی ترە بەڕاستی من لە چەندین شوێنی دیکەش باسی ئەومان کردو کە حکوومەت بێ گرفتی کارەبا چارەسەرکە لە 24 کاتژمێرە چارەسەریەکە بێ گرفتی جۆرەکانی سوتەمەنی چارەسەرکە لە 24 کاتژمێرە چارەسەریەکە بەڵام بە مەبەستم بابەتانە چارەسەر ناکرێت چونکە تێهەڵکێشێکن لە دابینکردنی سەرچاوی داهات بۆ کۆمپانیەکان و بۆ کەسانەی کە نزیکن لە هەڕەمی دەسەڵاتەوە و ئەو کەسانەی کە بە هیچ شێوەی گیرفانیان پڕ نابێت لە کۆکردنەوەی داهات لەسەر قوت و ژیانی هاوڵاتیانی کەم دەرامەتی ئەم هەرێمە و نەک کار ئاسانی ناکرێت بۆ خاوەن مۆلیدەکان بەڵکو هەنێک ڕێگا و شێوازی واش دانرێت کە ئەبێتە هۆی گرانبوونی هەم کرێی مۆلیدەکان وەکو باج و وەکو ئەو پارانەی کە بە ناوی ڕسومات و ئەو شتانەوە لیان وەرەگیرێ بۆیە ئەمانە ئەگەر حکوومەت بێ چارەسەری کا ئەگەر حکوومەتی هاوڵاتی بێ ئەم گرفتانە ناتوانین باسی بکەین و چارەسەر ئەکرێ بەڵام ئەمە حکوومەتێکە بەڕاستی حکوومەتی شخصە حکوومەتی کۆمپانیایە حکوومەتی بەرژەوەندی چەند کەسێکی دەسەڵاتدارە بۆیە چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت کە ئەم بابەتانە چارەسەر بکرێت ئەگەر حکوومەت بیەوێ ئێستا مۆلیدەکان هەڵەگرێ و کارەباکە بە 24 کاتژمێر بەڵام هەتاکو ئەو خازانجەی لە گازی مۆلیدەکان دەسی بکەوێ و هەتا ئەم خۆڕەخکاریەی لە کەرتی نەوت و سوتەمەنی و وزایەتی لارێمی کوردستانە و داهات و قازانج بۆ کۆمپانیەکانی نزیک خۆیان بڕە بە دڵنیایەوە گرفتی کارەبای شارەسەر ناکرێ و گرفتی جۆرەکانی سوتەمەنی شارەسەر ناکرێ. بەڵێ کاکەریم هەنی بەشێکی زۆر لە گلەی هاوڵاتیانی ژەوەیە کە ئەو سوتەمەنی یاخود ئەو نەوتەشی کە بەسەریاندا دابەش دەکەن نرخەکەشی هەرگرانە جاران باشتر بوو ساڵانی ڕابردووتر ئێستا بەرمیلێک نەوت لەوەی حکوومەت بیکڕن 150,000 وابزانمەوەندە ئەکەوێت ینی جگە لەوەی کە ینی درەنگیش دابەشەکرێ بەسەر هاوڵاتیاندا. بەپێی ئێمە لە ساڵی 2014ەوە کە سیاسەتێکیان داهێنا بناوێنا سیاسەتی سەربەخۆ فرۆشتنی نەوت کە سیاسەتی فرۆشتنی نەوت بوو بۆ هەردوو بنەماڵی دەسەڵاتدار و لەم سیاسەتە تەنها هاوڵاتیان هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم بوون چی لە ڕووی موچە چی لە ڕووی سەرچاوەکانی سوتەمەنیشۆ بۆیە حکوومەت لەو کاتەوە هەم نەوتی سپی هەم گازوایل هەم بەنزینیش تەواو بۆتە بازرگانی و ساڵانی ڕابردوو حکوومەتی عێراقی بە کەمەیەک بەشێکی کەم لە نەوتی سپیە نارد بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان بەشی نزیکەی 20% یاخود 30% بە نرخێک کەمێک زیاتر لەو نرخێک کە حکوومەتی عێراقی لە پارێزگاکانی خۆی ئەیدا بە هاوڵاتیان لە حکوومەتی عێراقیا نرخی 1 لتری نەوتی سپی بە 150 دینار دیاری کراوەواتە بەرمیلێکی 200 لتری بە 30,000 دینار دەدرێ بە هاوڵاتیان بە 40,000 گەگەشتە دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە بەڵام ڕێژەکەی کەم بوو ئەوش بە تەکلیفی ئەم بەرپرسیان بە تەکلیفی ئەو شەخصیان لە ڕێی وەکو پشتێکی خێری ئەنێردرا ماوەی بۆ 2 ساڵە ڕوا بۆ 3 ساڵە ڕوا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ ئێمە نەوت بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دابەشەکەین کە دابەشی ناکە لە ژێر پەردەی دابەشکردنی نەوتی سپیە ساڵانە بڕێک نەوت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەفرۆشرێت کە بۆ هەر ماڵێک بڕی 200 لتر بە بڕی 104,000 دینار دەدرێت بە هاوڵاتیان کە ئەمەش بۆ خۆی حەق نییە ناوی بنرێ من لە هیچ شوێنەکان نەموتووە دابشکردنی نەوت بەڵکو بە فرۆشتنەوەی نەوت ناومان بردووە ئەمە فرۆشتنەوەی نەوتە ئەتوانرێ حکوومەت 2 بەرمیل نەوت بدا بە هاوڵاتیان ئێمە ساڵانی ڕابردوو ئەنجومەنی پارێزگا داوامانە کرد بەرمیلێک نەوت بەبێ بەرامبەر
بەرمیلێکی ژنەوت بە هەمان نرخی حکوومەتی عێراقی، بەڵام بەداخەوە ئەو داوایانی کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ جێبەجێ ناکرێ و ئەگەر داوایەک بۆ دانانی کۆمپانیایەکی هاوشێوەی کامێرەی پۆینت دۆ پۆینت پێ، ئەوە بە پێشێلکردنی تەواوی یاسابەرکارەکان ئەمە جێبەجێەکرێ. ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەمەی ئێستا ئەمە دابەشکردنی نەوت نییە، ئەمە فرۆشتنەوەی نەوتە بە هاوڵاتیان و بە شێوازێک کە بەشێک لە هاوڵاتیان پێیان ئەفرۆشرێتەوە کە لە کۆتایی وەرزی سەرما و وەرزی زستانە پێیان ئەدرێ. لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن پلەکانی گەرمی زۆر دابەزێ، هاوڵاتیان بۆ ئەوەی پێداویستیەکانی گەرمکردنەوە بەکاربێنن پێویستیان بەوەیە کە ساڵانە چەندین بەرمیل نەوت بەکاربێنن، نزیک 4 بۆ 5 بەرمیل نەوت بەکارێن، نەک 1 بەرمیل نەوتی 200 لیتری. ئەمە هیچ جۆرێک خزمەت نییە و ئەمە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان نییە، وەکو ئاماژەم پێدا ئەمە فرۆشتنەوەی نەوتە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێ ئەم گرفتە چارەسەرکە، پێویستە ئەم بڕیارە بدایتر هیچ بڕیارێکی تر نەدا بۆ بەلاڕێدابردنی چارەسەرەکان. بڕی نەوتی خاو بەشی پێداویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدرێ بە پاڵاوگە ناوخۆیەکان و پێداویستی هاوڵاتیانی لێدابین بکرێ لە نەوتی سپی، لە بەنزین، لە گازوایل. ئەو کاتە حکوومەتی هەرێم هەم نرخەکەی ئەتوانێ هاوشێوەی حکوومەتی عێراقی نرخەکەی کۆنتڕۆڵکە، هەم بڕەکەی لە بازاڕ بازرگان نەتوانێت کەم و زیادی پێ بکات لە هەر کاتێکا ویستی، و هەم کوالێتەکەیشی بێتە کوالێتێک کە هاوڵاتیان مەترسیان نەبێت لە بەکارهێنانی. بۆیە حکوومەت ئەگەر بێ ئەم بڕیارە بدا، ئەمە ئاسانترین بڕیارە و خزمەت گوزارترین بڕیارە. بەڵام ئەم حکوومەتەی کە هەیە وەکو ئاماژەم پێدا بە هیچ شێوەیەک ئەم دەسەڵاتدارانە چاوەڕوانی ئەم بڕیاریان لێ ناکرێ. بۆیە بۆ بەلاڕێدابردنی چارەسەرەکان دێن هەنێک بڕیارەدەن، لەوانە بەرمیلێک نەوتی سپی بدرێ بە هاوڵاتیان بە نرخی 104,000 دینار. ئەمە هیچ دابەشکردن نییە. و هەروەها لە بڕیارێکی دیکەیانە ئەڵێ بازگەکان بکرێتەوە بەڕووی بازرگانانە بۆ ئەوەی بەنزین هاوردەی هەرێمی کوردستان بکەن لە ناوچەکانی خواروون ناوەڕاستی عێراقەوە. واتە هەتاکو ئەو بڕیارەیش بازگەکان داخراون، یعنی حکوومەت خۆی ئەترافەکە کە ئاسانکاری نەکردە بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی. بۆیە ئەمانە وەکو ئاماژەم پێدا کۆمەڵێ بابەتن، چارەسەریان ئاسانە بە حکوومەتێک بە دەسەڵاتدارێک کە بیەوێ خزمەت بکە. بەڵام بەم دەسەڵاتدارانی کە لە هەرێمی کوردستانە هەنوو خزمەت و بەرژەوەندی کۆمپانیا و شەخسەکانی نزیک لە خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی هاوڵاتیان بە دڵنیایەوە ئەبێ چاوەڕوان بی ساڵێکی تر بەرمیلێک نەوت بە 120,000 بدەن بە هاوڵاتیان. هیچ بەرپرسی هیچ شتێک نییە کە گوشاریان لێ بکە ئەم بابەتە بکەن، نە ویژدانیان، نە ڕای گشتی شەقام، نە پەرلەمانێکی کارا، نە داواکاری گشتی، نە کۆمەڵێک حزبی ئۆپۆزیسیۆنی بە قووەت کە شەقامیان لێ بجوڵێنێ. بۆیە ئەمان بە کەیف و بە میزاجی خۆیان ئەم بابەتانە بەڕێوە ئەبەن و باجەکەشی تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجیەدەن و هەروەها وەکو وتم بەشێکی ئۆباڵی ئەم کەم تەرخەمیانە و ئەم سزادانەی هاوڵاتیانیش لە ئەستۆی ئەو کەسانەیە کە پشتگیری ئەم دەسەڵاتدارانەیە کرد. بەڵێ کاکەریم، ویستم لەسەر کابینەی داهاتوو کە دڵنیام ماوەیەکی زۆری پێچێت تاوەکو کابینەیەکی نوێ دروست دەکرێت لە حکوومەتێکی نوێ لە هەرێمی کوردستاندا. ینی قسەکانی تۆوە دیارەکە هیچ ئومێدێکی شەبەمان نییە، ینی کە دووبارە لە کابینەیەکی نوێ لە حکوومەتێکی نوێدا خزمەت بە هاوڵاتیان بکەن. بە دڵنیایەوە کابینەی داهاتووش هە درێژە پێدەری کابینەکانی ڕابردووە بێ بەو شێوازە بەو ئەنجامە بەلایەنەی کە کۆمیسیۆن ڕایگەیان. بەداخەوە ئەنجامەکان دڵخوازی هاوڵاتیان نین و دڵخوازی ئەو کەسانە نین کە بەرژەوەندی هاوڵاتیانیان لامە بەستە. بەداخەوە من ئەڵێم یەکێتی و پارتی ئەمە با بەرچاوڕوونی بێ بۆ تەواوی هاوڵاتیان لەسەر هەموو شتێک ناڕێک بن، لەسەر ئەوەی کە نەوتی ئەم وڵاتە بەرن ڕێکن، لەسەر ئەوەی داهاتی ئەم وڵاتە بەرن ڕێکن، لەسەر ئەوەی بارقورسی بۆ شانی هاوڵاتیان دروست بکەن ڕێکن، لەسەر ئەوەی کۆمپانیا زیادکەن بۆ ئەوەی گیرفانی هاوڵاتیان بتەکێنێ ڕێکن. ئەم ڕێکیانیان لەسەر بەرژەوەندی هاوبەشەکانیان وامان پێڵێ کە پێ ئەچێ پێکێنانی کابینەی حکوومەت ماوەیەک بکێشێ، بەڵام بەرژەوەندیەکانیان وا ئەخوازێ کە ئەمانە بە دڵنیایەوە ئێستەش یەکن و لە کابینەی داهاتووشا یەک بن
بۆ ئەوەی کە بارقورسی زیاتر بۆ وڵاتیان دروست بکەن. ئێستا لە کاتێکە یەکێتی و پارتی لە گەرمەی بانگەشەیەڵ بژاردننا بوون لە دەواازەکانیانەوە نەوتی ئەم وڵاتە ئەڕۆیشتە دەرەوە، لە دەواازەکانیانەوە داهاتی ئەم وڵاتە بۆ شەخص و کۆمپانیەکانە ڕۆ، لە هەروەها لە داهاتی ناوخۆیان فڕوفێڵی زۆر بەکارهێنن بۆ ئەوەی بەدەیان بە چەندین ڕێگای جۆرا و جۆر ئەم داهاتانە بەرن. من بۆ کۆمەڵێک بابەت بۆ نمونە ئەگەر وەزارەتی دارایی سەر بە حزبێک بێ بەڕێوەبەرە گشتەکەی حزبێکی ترە، بەڕێوەبەری دەواازەکان حزبێکی ترە، وەزارەتی سامانە سروشتەکان حزبێک بێ، ئەو وەزارەتی بە هەمان شێوە جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت حزبێکە، بەڵام هەمویان ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی یەک یعنی مناقەشەیەک دروست بێ لە نێوانیانە لەسەر ئەوەی کەسێکیان داوای چاکسازی بکات لە پێناو بەرژەوەندی وڵاتیان ئەوەکەی تر ڕێگیر بێ. هەمویان بە بەردەوامی یەکدەست و کۆک بوون بۆ ئەوەی بارقورسی زیاتر دروستکەن بۆ وڵاتیان. لەم کابینەیە کۆمپانیا دروست کرا بۆ ئەڵۆشینی داهاتی مەرزەکان. لەم کابینەی ڕابردووە لە ساڵی 2023 لە 25 سێی ساڵی ڕابردووە هەناردەکردنی نەوت هەرێمی کوردستان ڕاگیرا هەتا پێش ئەو بەروارە 43 لە سەدی داهاتی نەوت دەگەڕاوە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان. لە دوای ئەو بەروارە 1 دینار داهاتی نەوت ناگەڕێتەوە و داهاتی نەوتیش دیار نییە و نەوتیش ڕۆژانە بە وتەی خۆیان 350 بۆ 400,000 بەرمیل نەوت دەرەهێنرێ. باشە هەر ئەو پێکێنەرانەی حکوومەت کۆک بوون لەسەر ئەم بابەتەوە بێدەنگ و سوودمەند بوون لەم بابەتە و هەروەها لە دانانی کامێرەی پۆین دۆ پۆین تا بینیمان چی شەڕێکیان کرد بۆ دانانی ئەم بابەتە و هەروەها لە پێنەدانی یەک جلیکانی نەوت بە هاوڵاتیانە بزان هیچ حزبێک لەم حزبانە ئەتوانێت شەڕی ئەو مافی هاوڵاتیان بکە، داوای ئەو مافی هاوڵاتیان بکە و بزان یەکێک لەم حزبانە لە حکوومەتی عێراقیە فراکسیۆنەکەیان ئەتوانن داوا بکەن لە حکوومەتی عێراقی کە ماڵی 1 بەرمیل نەوت بە هەمان شێوەی حکوومەتی عێراقی بە نرخی پاڵی پشتی کرا و بە 200 لتر بە 30,000 ئەکەن بۆ نمونەی یەک تەنکەرێکی بنزین بدرێ بە وڵاتیان. و یەک بابەتی تریش ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری هەولێر و دوهۆک بنزین بە 750 دینار ئەفرۆشێت ئەدا بە شۆفێران، بەڵام بۆ حزبەکانی ئەملا داوای ئەوە ناکەن کە لە سنووری پارێزگای سلێمانی و داریسمەوە بڵێم کاکەریم ئایا ئۆپۆزیسیۆن ڕۆڵی دەبێت لە فشار دروستکردن لەسەر حکوومەت لە داهاتوودا تاوەکو بارودۆخی هاوڵاتیان باش بێت سوتەمەنی بە نرخێکی ئەرزان بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت؟ پێ دوایە کە پێویستە ئۆپۆزیسیۆن فشارێکی باشتر بکە یاخود ئایا ڕۆڵی دەبێت دەتوانێت کاریگەری هەبێت؟ ئەو لایەنانەی کە لە دەرەوە یەکێتی پارتی ئەگەر ڕازگۆ بن بە ڕازگۆیی دژایەتی یەکێتی و پارتی و خزمەت نەکردنەکان یەکێتی و پارتی بکەن ئەوەی یەکگرتووە بن لەسەر یەک بەرنامە و یەک ئامانج بەڵێ بە یەکگرتووی و بەوەی کە کۆک بن لەسەر ئەوەی کە ڕوبەڕووی پاوانخوازی و ڕوبەڕووی فراوانخوازی و ڕوڕووی بەرژەندی خوازیەکانی دەسەڵاتدارانی ناو یەکێتی پارتی بۆستنەوە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە ڕۆڵی ئەبێ. بەڵام ئەگەر بەشێک لە ئۆپۆزیسیۆن بڕوان لە پەرلەمان یاخود لە حکوومەت یاخود لە هەنێ پۆستی بچووکە شەریک بێتەوە لەگەڵیان و پایەکی لەگەڵ ئەوان بێ و لەگەڵیان دانیشێ و لەگەڵیان کۆبوونەوە بکە و لەگەڵیان بەردەوامی بدا بەڵێ بە دڵنیایە ڕۆڵی نابێ و ئەبێتە هۆی پارچەبوونی ئەو لایەنانەش کە پێیانەوترێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەرەوەی دەسەڵات. پێویستە لەم خۆناغا ئەو لایەنانەی کە شەڕی مافەکانی هاوڵاتیانەکەن ڕازگووە بن لەسەر لەگەڵ ئەم وتەیەی خۆیانە و بە هیچ شێوەیە لەگەڵ ئەم دەسەڵاتدارانە دانەنیشن کۆبوونەوەیان نەبێ و من بۆ خۆم لە چەندین چاوپێکەوتنا ئەمەم وتومە تەنانەت لە نوێژی جەماعەت و لە فەریزەی حەجیشا لەگەڵ دەسەڵاتدارانی یەکێتی و پارتیا زەرەرمەند دەبی و وەکو پێویست ناتوانانی ئەم شێوازە ئاینێ جێبەجێ بکەیت. بۆیە پێویستە هەموو لایەک دوورکەونەوە لەم کەسانەوانەی کەسایەتی سربەخۆن، ئەوانەی کە حزبەکانی دەرەوەی دەسەڵاتن، ئەوانەی کە حقوقیان بە ئۆپۆزیسیۆن و بە نوێنەری خەڵکە زانن، پێویستە دوورکەونەوە لەم دوو حزبەی کە لە هەرێمی کوردستانە ئیدارەی سەرۆت و سامان و دارایی و ئەرز و ئاسمانی ئەم هەرێمە زۆر باشە. هیچ شتێکی خراپ نەما لەم 32 ساڵی حکومڕانیانان دەستی بۆ نەبن بە دڵنیایەوە لە داهاتووشا خراپترەکەن چونکە بینیمان ئەو تەزویرەی بۆیان کراوە، بینیمان پشتگیری بەشێک لە هاوڵاتیان وای کردووە کە ڕوتینێک بە خۆیان بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک کەریم عەلی شارەزا لە بواری سوتەمەنی بە شازێکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە بووی. سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی.
بەڵازان و خۆشەویستانم بەرنامەی ڕایاڵم پێشکەشکردن تا بەرنمێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.